سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی دیدار و ڕاڤەوە دێنەوە خزمەتان. ئازیزان ئەم بەرنامەیە هەروەکو ئاگادارن هەر جارێ ئاوڕێک دەداتەوە لە لایەن و لایەنە جۆراوجۆرەکانی هونەرمەند، شاعر، ئەدیب، جا چووەک دیدار بێت و وا چووەک بابەت. لە بەرنامەیەم هەفتەیەماندا بابەتێکمان بۆ هەڵبژاردوون بە ناونیشانی ئەدەبی منداڵان کە لە شارپرێس وەرمانگرتووە. هیواداری کە تا کۆتایی لەگەڵمان بن. سەرڕای ئەو ماوە زۆرەی کە بەسەر سەرهەڵدانی ئەدەبی منداڵاندا تێپەڕیوە لە ڕاستیدا تا ئەمڕۆژ دەقێکی یەکگرتووی چەسپاو بۆ پێناسەکردنی چەمکی ئەدەبی منداڵان نییە، بەڵام خاڵی هاوبەش وەڕاو هاوبۆچوونی نزیک لە یەکتریەوە لە پێناسەکردنی ئەدەبی منداڵان هەیە. وەکو ئەدەبی منداڵان جۆرێکە لە جۆرەکانی هونەری ئەدەبی، زانیاریە و هونەریشە، تایبەتە بە منداڵانی قۆناغی پێش قوتابخانەی بنەڕەتی تا قۆناغی مێرمنداڵی و باڵخ بوون. هەموو ئەو بابەتە نووسراوە و زارەکیانەش دەگرێتەوە کە بۆ منداڵانیان نووسیون و دەنووسن یان گێڕاویانەتەوە و بۆیان دەگێڕنەوە کە بە تایبەتی بۆ منداڵان نووسراون یان وتراون. لەگەڵ وێنەی ڕوونکردنەوەشدا منداڵان دەیان خوێندنەوە وەک پەخشان، چیرۆک، هۆنراوە، ڕۆمان، شانۆ، ئۆپرێت، هەروەها پەرتووکی چاپکراوە گۆڤاری تایبەت بە منداڵان کە لە پاڵ فێرکردن و سوود بەخشین چێژ و شادی و خۆشیش بە منداڵانیش دەبەخشێ. پێم وایە باشترین پێناسە بۆ چەمکی ئەدەبی منداڵان پێناسەیەکی ماریا نێکۆلا بە ماریا نێکۆلایە کە دەڵێت ئەدەبی منداڵان ئەو ئەدەبەیە کە لەلایەن کەسانی شارەزای جیهانی منداڵانەوە نووسراوە و بەرهەم هێنراوە و بڵاو کراوەتەوە کە خوێنەرە سەرەکیەکەی مناڵانن. ئەدەبی منداڵان بەواتە گشتیەکەی ئەو بەرهەمە هزریانەیە لە هەموو بوارەکانی زانستیدا کە لە پەرتووکی چاپکراودا ئاراستەی منداڵانی دەکەن. ئەدەبی منداڵان وەک چەمکە تایبەتیەکەی گزارشتی جوان و وتەی شیرین و ئاسان دەگەێنێ کە خۆشی دەخاتە دەرونی منداڵان و زەردەخەنە دەخاتە سەر لێوەکانیان و گەشی دەخەتە ڕویان و گەشتبینی و هیوا و بڕوا و متمانە بەخۆبوونیان پێدەبەخشێت. ئەدەب بۆ منداڵان خۆراکێکی ڕۆحیە کە هۆش و خەیاڵی منداڵان پێویستیان پێی هەیە، زاخاوی بیر و هۆشیان دەدات و زەین و ڕوون و ڕۆشنبیر و زۆرزانیان دەکات. لەبارەی بەها و گرنگی ئەدەبی منداڵان شاعری ناسراوی بۆلغاری ڕان بۆسلیک دەڵێت ئەدەب بۆ منداڵان وەک شیری دایک و هەوای پاکوایە کە پێویستە هەبن. دکتۆر ناسرەدین ئەلئەسەدی دەڵێت ئەدەبی منداڵان بۆ بیر وەک ڤیتامینەکان وایە کە هۆش و ئەندیشە پێویستیان بە جۆرەکانی هەیە، هەر جۆرێکیش لایەک لە بیر و هەست و لایەنە ئەندیشیەکان مەست دەکات. دۆن مۆرابەش دەڵێت ئەدەبی منداڵان کاریگەری گرنگ و بایەخێکی جیاوازی لە ژیانی ئەمڕۆ و داهاتوودا هەیە. یەکەم شت کە لە بەرچاو بگیرێت ئەوەیە کە نووسین بۆ منداڵان جۆرێکە لە جۆرەکانی پەروەردەی منداڵان کە کارتێکردنێکی کاریگەری لەسەر منداڵان هەیە. نووسەرانی منداڵان بە پلەی یەکەم پەروەردەکارن. ئەدەبی منداڵان بە ڕادەیەکی زۆر بەشداری و هاوکاری لە هێنانەدی گەلێک ئامانج دەکات کە پەیوەندیان بە فێرکردن و پەروەردەی منداڵانەوە هەیە. لە گەلێک بواردا بە سووک و ئاسانی گەلێک شارەزایی فێربوونیشیان پێدەبەخشێت، چونکە ئەدەبی منداڵان سەرچاوەیەکی گرینگە لە سەرچاوەکانی زانستی. هەروەها سامانی زمانی منداڵان لە وشە و ڕستەی تازە دەوڵەمەندتر دەکات. بێگومان هەر هونەرێکیش دەستور و شێواز و تایبەتمەندی هونەری خۆی هەیە. ئەدەبی منداڵان خۆی لە خۆیدا ئامانج نییە، بەڵکو هۆیەکە بۆ هێنانەدی ئامانج. هەر نووسەرێکی ئەدەبی منداڵیش پێش دەستپێکردن بە نووسین ئامانجەکانی نووسینەکانی و هۆیەکانی گەیشتن بە ئامانجەکانی لە خەیاڵ و حەزریدا تاوتوێ و
گەڵاڵە و دیاری دەکات. پێویستە نووسەرانی بواری ئەدەبی منداڵان بە نووسینەکانیان وا لە منداڵان بکەن کە خەون بە هەموو شتێکەوە بینن. نووسەرانی ئەدەبی منداڵان ئەوەش بزانن کە چۆن ڕۆحگیان دەخەنە بەرپیتەکان و وشەکانی نووسینەکانیان، هەروەک ئەوەی جەستەیەکی زیندوو بن و منداڵان هەستیان پێ بکەن و بیان بینن و گویان لێبێ و دەستەکانیشیان بۆیان درێژ بکەن. زۆر کەس وا هەست دەکەن کە نووسین بۆ منداڵان کارێکی ئاسانە، بەڵام لە ڕاستیدا وان نییە و زۆر لە نووسین بۆ گەورەکان گرانترە. بەهۆی ئەو مەرجە پەروەردەیی و ڕۆشنبیری و هونەری و تەکنیکانەی کە پێویستە نووسەرانی ئەدەبی منداڵان پێیانەوە پابند بن، چونکە نووسەرانی ئەدەبی منداڵان بە کۆمەڵێک وشەی کەم و ساکار بە زمانێکی شیرین و ئاسان و ڕەوان و گونجاو بۆ منداڵان دەنووسن. ڕۆماننووسی ئینگلیسی جوان ئایکن لە پەرتووکی ڕێگای نووسین بۆ منداڵان دەڵێت نووسین بۆ منداڵان لەوانەیە بەو ئاسانیە نەبێت کە بیری لێ دەکەنەوە. نووسەرانی ئەدەبی منداڵان پێویستە پەروەردەکار و مامۆستا و دەروونناسی منداڵان و هونەرمەند بن. شارەزای قۆناغەکانی گەشەکردنی منداڵان و پێویستیەکانی هەریەکە لە قۆناغەکانی منداڵی بن. شارەزای تواناکانی فێربوون و وەرگرتن و بڕکردنی خەیاڵی منداڵان بن لە هەر قۆناغێکدا، کەواتە دێمۆگرافیای قۆناغەکانی منداڵی لە کاتی نووسین بۆ منداڵان پێویستیەکی سەرەکی نووسەرانی بواری ئەدەبی منداڵانە، چونکە هەر قۆناغێک لە قۆناغەکانی منداڵی تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی دەرکردن، زمان و سۆزداری و خەیاڵیەوە. هەر قۆناغێکیش جۆرەکانی ئەدەبی گونجاویان هەیە. دەشتوانن بە خەیاڵ هەموو شتێک بۆ منداڵان دروست بکەن. هەر نووسەرێکیش منداڵی خۆی لە ناخیدایە، پێویستە قۆناغەکانی منداڵی خۆیان بهێنە بەرچاویان. چێخۆف دەڵێت پیر بوومە، بەڵام هێشتا بە دوای جوڵانەوەیەکی منداڵدا دەگەڕێم. ئەو پێوەرانی کە پێویستن لە ئەدەبی منداڵاندا هەبن بە پێی نووسراوەکان و بوارەکانی ئەدەبی منداڵان وەک گونجاو لەگەڵ پێوەرەکانی پەروەردەیی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و فەلسەفیدا کە بە پێی ئەو بابەت و پەرتوکانش کە بە پێی قۆناغەکانی تەمەنی منداڵی ئاراستەیان کراون و دەکرێن پێوەرەکان فرەجۆرن. نووسەرانی سەرکەوتوو کە بۆ منداڵان دەنووسن دەبێت ئاگاداری پێوەرەکانی نووسین بۆ منداڵان بن. گەرچی هەر نووسەرێک شێواز و ستایلی نووسینی خۆی هەیە، بەڵام هەموو نووسەرانی ئەدەبی هاو ئامانجن لە فێرکردن و پەروەردەکردن و ئاراستەکردنی ڕاست و دروستی منداڵان. ئەو نووسەرەی بە دڵسۆزی و ڕاستی و پەرۆشەوە ئەوینداری بواری ئەدەبی منداڵان و جیهان منداڵان نەبێت، باشتر وایە خۆی نەخەڵەتێنێت و ڕوو لەم بوارە نەکات. لەمڕۆدا بایەختان بە منداڵان و بە ئەدەبی منداڵان بە ڕۆشنبیرکردنیان و بەدابینکردنی هۆیەکانی گەشەکردنی بیر و هۆش و زەین و بەهرە و ئارەزوەکانیان و بە خۆشی و شادیان و بە ئامادەکردنیان بۆ داهاتوویەکی گەشترە. بوون بە پێوەری ڕادەی شارستانی و پێشکەوتن و پێگەی گەلانی جیهان دەبێت دیاری بکەن، چونکە منداڵانی ئەمڕۆ هیوا و داهاتووی هەرگەلێکن. شورین روماتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من بابو خنین شعرینان بو هجاری سفرکان من بابو خنین شعرینان قفص بمره بهار دينوه
فرمێسکی چاوی کۆترەکان ئەسڕینەوە تا دەگەینە تاکەداری بەرزی ئاواتوەوین تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تا سپیدەی عاشقی چۆن پێ خەزان ئەسڕینەوە تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان ئەبرینەوە گشت ڕێگەکان بۆ لە ئامێز گرتنی خون و خەیاڵی ئاسمان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕووناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان بشورین ڕۆمەتی گشت دارەکان چەشتی دەریا چینە خەونی ماس یەخەمبارەکان با باگری جێیگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان لەم سەردەمەدا جەنجاڵی کە تێیدا دەژین کە سەردەمی کێبەڕکەی پێشکەوتن و شۆڕشی تەکنەلۆژیایە پڕە لە گۆڕانکاری خێرا و لە داهێنانی شتی سەیر و سەمەرە. زۆر پێویستە کە بەباشی منداڵەکانمان بۆ ئەم گۆڕانکاری و پێشکەوتنانە ئامادە بکەین تا بتوانین لەگەڵ تەکنۆلۆژیای تازە و لەگەڵ گۆڕانکاریەکاندا هەڵبکەین. ئەدەبی منداڵان کە کۆڵەکەیەکی سەرەکیە لە بنیاتنانی کەسایەتی دروستی منداڵان و لە هاندانیان بۆ داهێنان و پێشکەوتن. دەتوانێت ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبێت لە ڕاهێنان و ئامادەکردنی منداڵان بۆ دەڕبردن لەگەڵ گۆڕانکاریەکانی ئەمڕۆ و داهاتوودا. لەمڕۆدا پێگەی منداڵان لە کۆمەڵگادا گۆڕاوە. لەم ساڵانەی دواییدا قسەکردن لەسەر ئەدەبی منداڵان و گرنگیەکانی ئەدەب بۆ منداڵان، دایکان و باوکان، مامۆستاکان، نووسەران، دەروونناسانی منداڵان، پەروەردەکاران، بیرمەندان و توێژەنەرانی بواری گەشەکردنی منداڵان و بەدەیان گروپ و کۆمەڵە و دامەزراوەیان لە جیهاندا سەرقاڵ کردوون. ساڵ لە دوای ساڵیش بایەخێکی زیاتر بە ئەدەبی منداڵان دەدرێت چونکە باشترین بوارە بۆ گۆڕانکاری و بۆ هێنانەدی داهاتوویەکی شیاوتر و گەشتر. تا زیاتر منداڵەکانتان هەوادار و هۆگری خوێندنەوەی ژانەرەکانی ئەدەبی منداڵان بکەن تا زیاتر ئاشنا و هاوڕێتی پەرتووک و گۆڤارەکانی تایبەت بە منداڵیانیان بکەن، زیاتر لە هێنانەدی داهاتوویەکی باشتر و گەشتر دڵنیا دەبن. لە کۆندا ئەدەبی منداڵان بریتی بوو لە چیرۆک و لە نەزیلە و حەقایەتی ئەفسانەیی و گۆرانی و هۆنراوەی فۆلۆکلۆری و لە لای دایکان کە بۆ فێرکردن و خۆشی منداڵان بەکاردەهێنران. بابەتەکان شێوەیەکی فێرکاری و ڕەوشتی و ئاینیان لە خۆگربوون. گەواهی ئەم ڕاستیەش لە ئەدەبی کوردی داواتە نۆبارە بچووکانی ئەحمەدی خانی لە ساڵی 1650 تا 1970 زاینی و ئەحمەدی شێخ مارفی نۆدۆیی لە ساڵی 1953 تا 1938 زاینیە کە دوو فەرهەنگی کۆن عەرەبی و کوردی بۆ منداڵانی کوردمان دایانەناون بۆ ئەوەی فێری زمانی عەرەبی ببن، چونکە لەو سەردەمەدا زمانی عەرەبی زمانی ئاین بووە. مێژووی سەرهەڵدانی ئەدەبی نووسراوەی تایبەت بە منداڵان و بڵاوکردنەوەی بە شێوەیەکی فراوان وەکو ئەدەبێکی جیاواز لە ئەدەبی گەورەکان بۆ سەدەی 17 دەگەڕێتەوە کە بۆ یەکەمین جار لە فەڕەنسەدا سەری هەڵدا و دواییش لە ئینگلستاندا. پەرتووکە براییەکان بۆ منداڵان بە زۆری فێرکاری و ئاینی بوون و هونەری نەبوون. لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا پێشکەوتنێکی گەورە لە ئەدەبی منداڵاندا ڕوویدا. بە سەردەمی زێڕینی ئەدەبی منداڵان ناوبراوە، چونکە لەو سەردەمەدا چەندین پەرتووکی کلاسیکی منداڵان چاپکران و بڵاوکرانەوە. چەندین پەرتووکی وێنەداری ڕەنگاوڕەنگی تازەش لە بواری ئەدەبی منداڵاندا ژانەرەکانی ئەدەبی منداڵاندا بووە: چیرۆک، هۆنراوە، پەخشان، شانۆ، چاپکراون و بڵاوکرانەوە.
گۆڤاری مانگانەی ڕەنگا و ڕەنگی تایبەت بە منداڵان بڵاو بوونەوە لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە پێشکەوتنێکی گەورە لە ئەدەبی منداڵاندا هاتەدی وشە و وێنە و ڕەنگ ئاوێتە بوون و جوانیەکی تەواویان بە پەرتووکەکانی ژانەرەکانی ئەدەبی منداڵاندا بەخشیون. لە ڕاستیشدا ئاسان نییە کە لە پێش داهێنانی چاپخانە و چاپکردنی پەرتووک بتوانین دوای ساختکردنەوەی ڕەسانەتی ئەدەبی منداڵان بکەین. ترسناکترین ڕوبەڕووبوونەوە لەم سەردەمە نوێدا ڕوبەڕووبوونەوەی سیاسیە کە لە دیاردەکانی ئەوەیە کە هێندێ لە گەلانی توشبوو بە ڤایرۆزی ڕاگەسپەرستی و خۆ بە زیاتر زانین خەیاڵ لە پڕوپوچیە مێژوویەکانیان دەکەنەوە لە خۆبایی بوونیەوە و بە هێزیانەوە دەنازن سەرکێشی و دژمنکاری لە دژی گەلانی مافی زەوتکرا و نیشتمان داگیرکراو دەکەن. بۆیە گرنگترین ئەرکی کۆمەلگاکان و گەلانی هوشیار پەروەردەکردنی منداڵانن بە هاکانی خۆشەویستی و مرۆڤایەتی هاومافی و یەکسانی و دوورکەوتنەوە لە تونند و تیژی و دژمنایەتی و ستەملێکردن و نەکۆڵیکردن لە بوونی گەلانی تر و دوور لە خۆبایی بوون و خۆپەرستی و ڕەگەزپەرستی و تندڕەوی. لەم ڕۆدا منداڵانێکی زۆر لە زۆر شوێنی جیهاندا لە ئەنجامی ململانەی سیاسی و شەڕ و ئاژاوە و داگیرکردن و ناسەقامگیری و جیاوازیکردنی نەتەوەیی و ڕەگەزیدا ڕوبەڕووی پیسرین جۆرەکانی تونندوتیژی و چەوسانەوە و ترس و برسێتی بوو. پرسیار لێرەدایە چۆن ئەدەبی منداڵانی ئەمڕۆ معاملە لەگەڵ ئەم دۆخ و بابەتانە بکات؟ ئایا لەسەر یەتیکە باسییان لێ بکات؟ بەڵە پێویستە ئەدەبی منداڵان بە شێواز و ڕێگای ناڕاستەوخۆ، ناڕاشکاوی و نازەقی خۆی لەم ململانەی سیاسی و لەم شەڕانە هەڵقوڵتێنێت، بەڵام بە شێوەیەکی جوانی ئەدەبیانە لە میانی چیرۆک و هۆنراوە و شانۆدا باسییان لێ بکات. نووسری ئەم بابەتە کە لە شارپرێس وەرمانگرتووە لە ئاخریدا نووسیەتی حەز دەکەم ئەو بڵم کە تا ئێستا چەند نووسینێکی ترم دەربارەی ئەدەبی منداڵان و ژانەرەکانی نووسیوە و بڵاوم کردوونەتەوە لە پەرتووکێکی چاپکراویشدا کە لە ساڵی 2015دا بە ناونیشانی چاوخشانیەک بە مێژووی ئەدەبی منداڵان کە کۆمەڵەی ڕووناکبیری و کۆمەڵایەتی کەرکووک چاپیان کرد و بڵاویان کردەوە. بە کورتی باسم لە ئەدەبی منداڵان و لە ژانەرەکانی و لە سەرهەڵدانی لە جیهان و لە کوردستاندا کردووە. باسیشم لە میدیاوە لە ڕاگەیاندنەکانی منداڵان و لە گرنگیەکانی ئەدەبی منداڵان بۆ منداڵان کردووە. چەند جارێکیش پێشنیاری ئەوم کردووە کە پێویستە ژانەرەکانی ئەدەبی منداڵان بخرێنە پرۆگرامەکانی پەرتووکەکانی خوێندنەوەی کوردی لە قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەیی و زانکۆ، کۆلێژی زمانی کوردی و بەشی پەروەردەش. هانی خوێندکارانی خوێندنی باڵا بدەن کە ماستەر و دکتۆرا لە ئەدەبی منداڵاندا وەربگرن. شانازیە بۆ ئەو خوێندکارەی دەستپێشخەری بکات و خۆی شیرین بکات و ئەم مژدەیە ڕابگەێنێت. وەکی یەکەم نووسەر کە تێزی بڕوانامەکەی لەسەر ئەدەبی منداڵانی کورد وەربگرێت. شانی ئەوە دەبێت کە لە لاپەڕا زێڕینەکانی مێژووی گەلەکەماندا بە شانازی و ڕێزەوە ناوی تۆمار بکرێت. هیوادارم کە ئەم خۆزگە و هیواخوازیەمان بەم زوانە بێتە دی. بەڵێ بینەرانی ئازیز، ئەوەی کە پێشکەشتان کرا لە بەرنامەی هەفتەیە دیدار و ڕاوەدا بابەتێک بوو کە لە شارپرێس وەرمانگرت بوو بە ناونیشانی ئەدەبی منداڵان کە هیوادارین جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرت. تا بێگەشتنەوەیکی ترمان لە بەرنمەیەکی تری دیدار و ڕاوا هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.